نینجا لە فیلمە کۆنەکانی ژاپۆنا بینیمانە وەکو تاکتیکێکی هێرشبردن و شەڕکردن، بەڵام دواتر ئەمە گۆڕانکاری بەسەر هاتۆ ئێستا بۆ بە وەرزشێکی سەرنجڕاکێش. لە هەرێمی کوردستان گروپێکی نینجا هەیە، لە پێنج جوێن بەردەوام بوون لە مەشق و ڕاهێنان و وەکاری سەرنجڕاکێشیانە کرد. ئێستا ئەم گروپە لە سلێمانیش بەردەوامن، واتە لە پێنج جوێن و سلێمانی زیاتر گرنگی بە نینجا درراوە لەلایەن ئەم گروپەوە. لە شوێنی کەش داواکەن کە نینجا بکرێتەوە. لە سەر نینجا کۆمەڵێک زانیاری و بابەتی سەرنجڕاکێش و وێنەی و ڤیدیۆی سەرنجڕاکێشمان بۆ ئامادەکردەوە. نینجا لە تاکتیکی شەڕ و هێرش بردنەوە بۆ وەرزشێکی سەرنجڕاکێش. توانین بڵێن نینجا وەرزشە تاقانەکەی کوردستان. نینجا یەکێکە لە جۆرەکانی وەرزش، مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی سەدەی 15 لە ژاپۆن. بەپێی سەرچاوە مێژوویەکان سەرەتا نینجا وەک جۆرە تاکتیکێکی شەڕکردنی هێرشبەری لەناو هۆزە ژاپۆنەکان بەکارهاتوە و دواتر لەگەڵ پێشکەوتنی مرۆڤایەتی بووە بە یەکێک لە وەرزشەکان. ماوەی چەند ساڵێکە وەرزشی نینجا ڕووی لە هەرێمی کوردستان کردەوە. لە ئێستاشدا فێرگەیەکی نینجا لە پێنج جوێن و سلێمانی کراوەتەوە و بەردەوامە لە مەشق و ڕاهێنان. نازناوی نینجا تاقانەکەی کوردستانیش لەم گروپە نراوە. فێرگەی نینجا لە کوردستان لە 1/1/2017 دامەزراوە و ئێستا خاوەنی زیاتر لە 200 فێرخوازە بە کوڕ و کچەوە. ئەم فێرگەیە لەسەر تاسەری عێراق تاقانەیە و ئێستا لە سنووری قەزای پێنج جوێن و شاری سلێمانی ڕاهێنان دەکەن. ماوەی 7 ساڵە ڕاهێنانی سەخت و سەرنجڕاکێش دەکەن بەبێ دابڕان. لە ماوەی ئەم 7 ساڵە ناڕەحەتی و ناخۆشی و بەبەستی زۆریش هاتۆتە ڕێگەیان، بەڵام توانیویانە زاڵ بن بەسەر کۆست و لەمپەڕەکانیان. ڕێبەندکەریمی مامۆستای نینجا دەڵێت بۆیە نازناوی نینجا تاقانەکەیان لێناوین لە بواری وەرزشی نینجا لە ئاسیاڕاق تەنها ئەم فێرگەی ئێمە هەیە و ئەمە ژوای کردووە نازناوی نینجا تاقانەکەی کوردستانمان لێ بندێ. سەرەتا فێرخوازان فێری ڕەوش بەرزی و لێبوردەیی دەکەن و دواتر فێری بەرگریان دەکەین. فێرگەی نینجا هەفتانە 2 ڕۆژ ڕاهێنان دەکەن کە وەک ڕاهێنەری فێرگەکە ئاماژەی بۆ کرد، ڕاهێنانیان بەسەر ئەو 2 ڕۆژە دابەش کردو و لە ناو چەجیاوازەکانیش بەردەوامن لە ڕاهێنان.